اما عمليات يعني سيبش بيش عمليات ناو عمليات باش عمليات بيش عمليات اما او تار دكتوره ديبيني دوايكا ليركانوا باج اويكا هر تار دكتور ديتي ومحاضره شان لو ددم باج كمحاضره كان دانيرينا خستخانه جمهوري روجي تاشما ساعه دوني لويج لجنه شبرسه كبيكاتين لسه دكتوري ريخولوتشا دكتوري جراحي ريخولوتشا لقال دكتوري نونيري دائري الصحي دان بينن لوين كدان بينن لرجي ياسايوا نووسراویان پێدەدەن دەرێن مەسەلە بۆ نەخۆشخانەی مێرەبانی ئەوە ڕێگە پێدراوە نەشتەرگەری بکاتن لێ لێرکوان لە درەمەوانی کە دەستنەوێن دەر ئافرەت وی لەگە ژنی جیرانی نەچیتن چونکە بەشی قانونی دەبی هەویە پێبی یان لەگەر مێرد یان لەگەر کوڕی کە 18 ساڵ گەورەتر بیان لەگەر پیاوی یان لەگەر بابی بیتن نەک لەگە ژنی جیرانی بچیتن چونکە ناکرێتن و نفوسیان پێبیتن هەویەکیان پێبیتن کە بزانی ئەوە یان برادری خۆی لەگەڵ خۆی یعنی لۆیەکەوە چکەشتە چی قانونیە لە لێرە مەها ڕەچاو دەکەین و ئەمە 100% بەملیم لە ڕێنماییەکان و لە فەرمانەکانی وەزاری لا نادەین چونکە بەڕاستی ئەوە لە یەکەم جار لە قازانجی نەخۆشە دووەم جار لە قازانجی مەیە کە دکتۆر یعنی ئەو نەخۆشەیە سوور دەزانیتن ئێستا کە چار دکتۆری ما دوای ژێ سێ دکتۆر حەفت دکتۆر تەوقیعی کردیە لەسەری کە ئەو عەمەلیاتەی پێویستە یعنی ئەینێکە ئەوە لە مێشی دەردەچی ئەمن لە بۆ پارێ عەمەلیاتم لۆ کردیان نەیویستی ئەم لۆم کردیان ئەوە زۆر مهمە یعنی لەو حاڵەتە دەستە دەرێ ئەدی پاڵپشتەکە لە بۆ مەژ یعنی لەبەر هەم لە نەخۆشی قازانجا فێری لێ ناکرێت هەم لە بۆ دکتۆرەکەی پاڵپشتە یعنی کە بە زانیاری لیژنەی کە تایبەتمەندە لێرەوە ئەوە بەرنامەجێکی یعنی فەزایی حەز دەکەم لە سلێمانی لۆ دووە چستونکەمە ئەو ڕۆژێکە لە سلێمانی بوو لێ دەرەوەی ڕەچاو ناکەنێتە ئێستاکە یعنی لە سلێمانی لە دۆک بەم شێوازنیە ئەتا ئێستاکە ئەوزانی لە سلێمانی ناکرد نەچوومە دووەچە بەس وابزانام لێوێن دەریش هەروایە بەڵام ئەوەی هەلاولێر تەطبیق دەکرێت ومێدەوارم شتە باشەکان نەقڵ بکرێت زۆر باشە